بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست بە پێی زانێرەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت کە بەشداری چەند کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیرانی نەکرد لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان کۆبووەتەوە. هۆشار زێباریاندای مەکتەبی سیاسی پارتی بە میدیای حیزبەکەی ڕاگەاندووە ئەو کۆبوونەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویداوە. ئەمڕۆژ لە شاری دۆگ لە کۆڕبەندی زانکۆی ئەمریکی لە دۆگ وەزیری ناوخۆ ڕایگەاند دەکرێت ئەزمموی هەولێر و دۆگ بگوازرێتەوە بۆ سلێمانی. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ڕەهەندە ناکۆکیەکانی پارتی وێکێتی لەسەرچیەوە بۆ ئەمجارش ڕەهەندی ئەمنی وەرگریا خۆ هێزانامنیەکان هیچ کاتێک بێلایەن نەبوون لە ناکۆکیە سیاسیەکاندا و ئەوەی کە وەزیری ناوخۆ باسی لێ دەکات ئایا بگوازرێتەوە بۆ سلێمانی باشە یاخود لە بنەڕەتدا ئەزمموی پارتی وێکێتی هەردووشیان خراپە و دۆخیارێمیش چی بە سەردەی ئەوەیە چارەسەر هەیە بۆ ئەم ناکۆکیانەی کە لە ئارادایە لەگەڵ ڕێک لە بەڕێزان دکتۆر کامران بابان زادە مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ هەروەها زان عەبدوڕەحمان پەرلەمانتاری پێشووی کوردستان لە بەریتانیاوە لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاکتۆر بەخێر بن. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەو ناکۆکیانەی کە هەیە بەتایبەت ئێستا لەم کابینەیە زیاتر ناکۆکی حیزبیەکان قۆڵ بوونەتەوە کاری چیەوە ئەمجارە ڕەهەندی ئەمنی وەرگرتووە بۆ من دەستگامنیەکانی پارتی وێکێتی هێرشەکەنە سەر یەکتر. بەناوی خۆی گەورە و میرەبان دیارە ئەم بارودۆخانی کە لە ماوەیە نزیکەدا ڕووی داوە لە نێوان یەکێتی و پارتی وەزەقبوونەوەی ناکۆچیەکان و فراڕەهەندیەتی لەم ناکۆچیانە و قۆڵبوونەوەی بۆ دەستگا ئەمنیەکان و ململانەی ئابووری و گەمارە لەسەر یەکتردانان و مۆزوعی دادگا و تیرۆر و هێزی پێشمەرگا و هەموو ئەمانە ڕنگدانەوەی چییە؟ لە ساڵی 2010-2011 لە گەرمەی خۆپیشاندانەکان ئەگەر بگەڕێنەوە سەری ئەو قسەیەم کردووە گوتومە ئەو کاتێک گەرمەی ناکۆچی نێوان هێزەوە پۆستوێنەکان و شەقام و دەسەڵاتی یەکێتی و پارتی بوو لە هەرێمی کوردستان. لەو خۆناغەدا گوتومە لە هەرێمی کوردستاندا ناکۆچیەکەی لە بینی هێزەوە پۆستوێنەکان و دەسەڵات لە هەرێمی کوردستاندا بۆ ئەو کاتەی. بەڵام ناکۆچیش هەیە لە بینی یەکێتی و پارتی. ئەم ناکۆچەی کە لە بینی یەکێتی و پارتیە زۆر زەوهەریترە فڕاڕەهەندترە مەترسیدارترە لەو ناکۆچی کە لە بینی هێزە معارەزەکان و دەسەڵاتدا هەیە. بەو مانای ئەم ناکۆچیە ڕەهەندێکی مێژووی هەیە وهروەها لێرە بارگاویە بە بواری ئابووری ئەمنی سەربازی کۆی ئەم دەسەڵاتەکە تێبینیمان کردبێت لە ساڵی 2004 و 2005 دوای ڕوخانی ڕۆژەمی ئیسلام حوسێن هێوا شێوەر لە ئەنجامی فشاری دەرەکی و لە ئەنجامی ڕێکەوتنامی واشنتۆن و لە ئەنجامی کۆمەڵێک واقع ئەگە تێبینیمان کردبێ ئەم دوو حکومەتە لە ڕوخساردا یەکیان گرتبەوە. ئەگەر بگەڕێنەوە سەر ئەو کاتەی وەزیری ناوخۆ لە هەر لایەنێکیان بووایە تەنها دەسەڵاتی لە حدودی خۆی هەبوو. وەزیری هەرێم بۆ کاروباری ناوخۆ لەلایەنەکەی تر بۆ دەسەڵاتی کاروباری ناوخۆ لە سنوورەکەی خۆی. وەزیری پێشمەرگە ئەگەر لە بیرتان بێ بە هەمان شێوە ینی وەزیری پێشمەرگە ئەگەر لە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ دەسەڵاتی بەسەر تەنها هێزەکانی هەفتە و هێزەکانی خۆی داهەبوو. بۆ ئیدارەدانی ئەولا وەزیرێکا بوو بە ناوی وەزیری هەرێم کاروباری پێشمەرگە ئەگەر لە بیرتان بێ. ئەمە نیشانەیەوەیە کە ئێمە بەڕاستی لە ڕووی یەکگرتنەوەوە ئەم دوو ئیدارەیە یەکیان نەگرتووە ناوەڕۆک. 2000 ئەمەیان بە شێوەیەکە گۆڕی واتە وەزیر لە هەرەیەکیان بێ بریکارەکە لە لایەنەکەی ترە بۆ ئەوەی ئەم یاری دەدەرا ئەم بریکارە ئەم جێگرە بتوانێت ئیدارەی بە شەکەی تر بدە ئەجینا نە وەزیر دەسەڵاتی هەبوو بەسەر فەرمانڕەوایەتی لایەنەکەی تر ئەگەر لایەنێک بێ و نە بریکاری وەزیرەکە دەسەڵاتی هەیە بەسەر ئەو لایەنەی کە قەڵەمڕەوی وەزیرە. ئێستا ئەمە مەوجودە و سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتیش وایە ینی سەرۆکی حکوومەت دەسەڵاتەکەی لە حدودی خۆی دەخوا کە لە پارتیە جێگرەکەی دەسەڵاتەکەی لێرە دەخوا کە لە یەکێتیە نە جێگری وە سەرۆک وەزیران دەسەڵاتی لەولا دەخوا و نە سەرۆکی وەزیرانی دەسەڵاتی لێرە دەخوا. ئەم حالەتێکە یعنی ئێمە دەبێت ئەگەداری ئەوەی بین ئەم دوو ئیدارەیە لە ناو حکوومەتدا مەوجودە بەڵام ڕووپۆش کراوە بە ناوێکی هاوبۆش ڕووپۆش کراوە بە یەک ناوەوە مەسەرەن وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ئاوەدانکردنەوە وەزارەتی دارایی بەڵام لە ناوەڕۆکدا بەم شێوەیە مامەڵە کراوە بۆ شێوەش مامەڵە دەکرێت. باشە بە کورتی ئەوتت ناکۆکیە ڕەهەندی مێژووی هەیە مێژوویەکەی چییە باسی بۆنە ئەمنی هەیە ئابووری هەیە ئەگەر بە پوختی بێ سوپاسەکە خۆگە تێبینیمان کردبێ لە سەردەمی 1992 لە 93 و لە ململانەی دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەمین کابینەوە بۆ شەڕی ناوخۆ بەواقع ئەم دوو ناوچەی جیاواز بوون هەرێکە و فەرمانڕەوایەتی و هەروەها بوونی پێگەی ئابووری و
سیاسی و تەنانەت پەیوەندە دەرێکی و دیبلۆماسیەکانیشان سیاوازە خۆ بەڕوونی دەڵێن ئەم لا پەیوەندی لەگەڵ فلان شوێن ئەو لە پەیوەندی لەگەڵ فلان شوێن ئەمە ئێستانی ئەم ڕەهەندە واتە دابەشبوونێکی سیاسی دابەشبوونێکی ئیداری دابەشبوونێکی کارژێڕی دابەشبوونێکی دارایی دابەشبوونێکی ئەمنی سەربازی لە کۆی کایەکاندا ئەم دابەشبوون هەیە ئەمەیەکی ئێستا دەگوزەرەیە تازە نییە ینی کە دەرم ڕەهەندێکی مێژووی هەیە واتە لە ساڵانێکی دوور و درێژەوە هاتووە هەر کاتێک بەرژەوەندی هەڵبەشەکان پێویستکە لە ڕوخساردا ئەم ناکۆچیانە دەشاردرێنەوە هەر کاتێک با بڵین واقعەکی دەرەکی پێویست بکەوە چۆن لە دوای ڕوخانی ڕژەمی سەدام لە 2003 دەبووە پێکەوە بچنەوە دەستکەوتانی کە لە بەغدایە بۆ کوردستان لە سوودی لێوەرگرن ئەوە بە تەکید تەبایەکی ڕووپۆش دروست دەکەن هەر لە کاتێکیدا کە لایەنێکیان بیەوەیە دەرفەتی بۆ بڕەخسێ لە ساڵی 2001 بوو ئەگەر لە بیرم بێ ینی یەکێک لە بەرپرسەکانی یەشێک لە لایەنەکان قسێک کرد گوتی لە بینی ئەمرو لە سەڵاتەیدا پێداویستی شەڕ هەیە و پێداویستی ئاشتی هەیە نەک نیەتی ئاشتی یان نیەتی ئاشتی نییە لە پێچەوانەوە پێداویستی هەیە واتە پێداویستێک هەیە دەبێ ئاشتی هەبێ پێداویستێک هەیە دەبێت شەڕ بێ جینا نەک نیەت بۆ ئاشتی سوپاس دەکەم دێمەولات کاک زانا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم لەسەر و ناکۆکیانەی کە دروست بوو ئێستا لە بینی پارتویەتی کە بێ گومان ناکۆکی بڵێن حیزبین بۆچی لەم کاتەدا زەق بۆ تۆ بڵێن دیداری سەرۆکیەکێتیە بوو لە چاوپێکەوتنێکدا باسی خۆی بە مەزڵوم پیشاندا سنووری بڵێن ئەوان خۆیان بە مەزڵوم پیشاندا کە سنووری داری سلێمانی غەدری لێکراوە بە هەمان شێوەم ڕۆزیری ناوخۆ لە دۆک باز دەوەکەکەوان لە سنووری سلێمانی دەسەڵاتیان ینی هەردوو لە بەرامبەر بە سلێمانی ینی خۆیان بێبەری دەکەن لە کێشەکانی سلێمانی خوێنەوەی بەڕێز چێ بۆ ناکۆکیان و ئەوەی کە لە سلێمانی شەیە بەناوی خوا سڵاوتان لێبێ سڵاو بۆ بینەرانی عزیز و بۆ دوکتۆر کامرانی عزیز ڕاستی من پێم وایە هاوسەنگەکان کۆنە ئەو ناهاوسەنگەی کە باسەکرێ لە مەسەلەی بەڕێوەبردن و داهات و خزمەتکردن لە بینی سولەیمانی و هەولێر و لە بینی دهۆک و هەولێریش ئەم ناهاوسەنگە کۆنە ئێمە مودەی 10 ساڵە هاواری لەکەین کە جۆرێک لە ناهاوسەنگی هەیە لە مەسەلەی جێبەجێکردنی پرۆژە لە مەسەلەی دامەزراندن لە مەسەلەی پەرەبەرزکردنەوە لە مەسەلەی خزمەتکردنی خەڵک لە مەسەلەی ڕایکردنی کاروباری هاوڵاتیان بەڵام بەداخەوە لەبەروی ئەو کاتە بەرژەوەندی ئەو برادرانەی ناوی کێتی کە لە هەولێر بوون لە حکوومەت بەرژەوەندی خۆیان ڕۆیش گویان ناگەر وە زۆر جار بەڕاستی ئێمەشیان سزادا لەسەر ئەم جۆرە قسانە ئەم جۆرە قسانە کاریگەری دروستەکە لەسەر پەیوەندی یەکێتی و پارتی و خۆشیان دیعایان نەکرد کە ئاگایان لە داهاتە کە هاوسەنگی هەیە و دەیان جار لە کۆبوونەوەی داخراوی نێوان مەکتەبی سیاسی هەردوو لە ڕخنیان لێ مەگرت و هەواڵەکانی خۆمان وتیان ئەوانە تەمسیلی حیزب ناکەن ئەوە ڕێی یەکێتی نییە ڕێی یەکێتی شتێکی ترە بۆی ئەوەی ئێستاش دروست بۆ بەڕاستی ناکۆکیەکان هەر هەبوون بەڵام ئەم ناکۆکیانە ناکۆکی جددی نین چونکە ئەم ناکۆکیانە لەسەر داواکاری ڕەوای خەڵک و زۆنەکە نییە ئەوەی کە هەیە زیاتر داواکاری شخصین ینی ئەو کاتەی کە بودجا وەکو پێویست لە بەغدادەوە هات پارەکە زۆر بوو کەمتر قسە لەسەر مەسەلەی داهاتی گومرگۆوانە ئاکرا چکە خۆتانزان لە ساڵی 92 کە حکوومەت تەشکیل کراوە کێشە لەسەر پارەی گومرگە بوو چونکە ئەو کاتە تاکە سەرچاوی داهاتی هەرێم گومرگ بوو هەر بۆیە لەسەر مەسەلەی داهاتوانە دوای سەری کێشا بۆ شەڕی ناوخۆوانە بەڵام ئەو کاتی کە بودجە لە بەغاوە هات زۆر کێشە نەبوو داهاتی ئەم گومرگانە نەباسییان لێواکرا و یەکسەر ئەوەی کە لە سووری پارتی بوو ئەڕۆی بۆ پارتی و سنووری یەکێتی بۆ ڕۆی بۆ یەکێتی ئێستا لەبەروی داهاتی بەغداد کەمی کردووە هاتوون دەفتەری قەرزیانەوە میسان حساب لەگەڵ یەکتریەکەن لەبەرەوەی وەکو پێویست پارە لە بەغدادەوە نایە حاجە پێداویستیەکانی ئەم حیزبانە پڕ نابێتەوانێ بۆیە ئێستا لەوانەیە پارتی بە حکمی سنوورەکەی بە حکمی ئەو مەرزانەی کە هەیەی خۆتانەزانەوە هەم لەگەڵ سووریا هەم لەگەڵ تورکیا هەم لەگەڵ ئێران و لەگەڵ بەغداش کە جۆرێک لە هاتوچۆ هەیە داهاتی زۆرتر کۆ کاتەوانێ بە تەکید ئەمە کێشەی دروست کردووە بۆیە من پێم وانیە ئەم ناکۆکیانە جددی بن وەکەوەی کە سەرۆکی یەکێتیش باسی کرد پێشوانی یەکێتی ئەوەندە تون بێ لەم قۆناغا زیاتر داواکاری ئەم جارە پەیوەندی بە هەندێک کارکتەری ئەمنیەوەن کە لە سلەیمانی و ڕایان کردو چوونەتە هەولێر و لەوێ جۆرێک بە ئەوەی کە باسەکەن مەترسیان لەسەر کادرەکانی یەکێتیش نا بە تایبەتی جێگری سەرۆکی حکومەت و جوڵەی هێزە کرا بۆ سەرماڵەکەی
کاتێ مەترسەکە گەیشتە سەر خۆی بەو باواتی کە جدی سەیریان کرد و ناکۆکیەکەیان قوڵ کردەوە. بەڵام من پێم وایە ئەمە شتێکی ئاسایی و تێپەڕێ و هەمووی بۆ ئەوەیە کە زیاتر تۆنەڵی ئەی نیگەرانی شخصین بەڕاستی لەسەرەوە نییە خزمەتی خەڵک ناکرێت، لەسەرەوە نییە کە دەرمان لە نەخۆشخانەکانی سلەیمانیە، لەسەرەوە نییە کە ڕێگەوبان لە سلەیمانی دروست ناکرێت. خۆمانە بەڕاستی لەم ساڵە دروست نەبووە، مودەی 10 ساڵە سلەیمانی ئەم دەردەی هەیە. بۆچی ئێستا ئەم بابەتانە تون بوونەتەوانێ و وەکو چۆنەڵی وەکو بابەتێک بۆ ڕاکێشانی هاوسۆزی خەڵک ئەمەیان هێناوەتە ناو ململانێ و ناکۆکیەکەوە، چونکە ئەوەی کە بەسەر سلەیمانی دێ لە دهۆکیش عینەن مەسەلەیە، لە زۆربەی لە هەڵەبجەش هەروایە، لە ئیدارە سەربەخۆکانی سۆران و ڕاستی ڕاپەڕین و گەرمیانی شەروایە. بۆیە ئەو فترە زەمەنیە زیاتر تەرکیز لەسەر هەولێر بووە. ڕاستە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە، لەوانەیە پێداویستی زۆرتر بێ، ئاوەدانی زیاتری پێویست بێ پایتەخت، بەڵام هەر ناکاتە ئەوەی کە بەڕاستی و هەموو فشار و زەختە لەسەر شارەکانی تر بەتایبەتی سلەیمانی دروست بکرێت. بۆیە بەدڵنیاییەوە ئەم ناکۆکیەتەیە پەڕێ و پێکیش دێنەوە و هەموو ئەوانەی کە ئێستا خەمی خەڵکن وەک خۆی مێنێتەوە و باسیش ناکرێت. ئێمە ئەڵێین لە ڕابردووش زۆر تەکیدمان لەسەر و بابەتە کردوتەوە کە حکوومەت بەو شێوە مەرکەزیەی کە لە هەرێمی کوردستان هەیە زیانەگەیەنێ بە ناوچەکانی تر و زۆر مۆدێلی حکومڕانی باسی لێوە کراوە. یا هەلانی کەم ئەوەی کە هەندێک دەسەڵات دابەزێنرێتەوە بۆ پارێزگاکان. خۆتان نزانن بەتایبەتی لەم کابینەیە کە یەکێتیش بۆ خۆی چوو بۆ کابینەکە و بەرنامەی کارەکەشی دیوە، زۆربەی دەسەڵاتەکان لە شارەکان وەرگیرانەوە و ئەم تیمەی حکوومەتی یەکێتی زۆر وەلایەنەوە شتێکی ئاسایی بوو و بەشێک لەو دەسەڵاتانە خۆیان تەسلیمیان کردەوە، بەشێک لەو دەسەڵاتانە وەزیرەکانی یەکێتی خۆیان ئامادەنی بیدەن بە بەڕێوەبەری گشتی پارێزگای سلەیمانی و ئیدارەی ڕاپەڕین و هەڵەبجە. ئەوە ئەتوانن لەگەڵ ڕاستی ڕایوەشکار و خەڵکانی کە ناو وەزارەتانە کارەکەن قسەیان لەگەڵکەن، ینی بەشێک لەوانە وەزیری یەکێتین خۆیان ئامادەنی ڕادستی دەسەڵاتەکان کەن. بۆیە پێم وایە بانە بابەتێکی زیاتر بۆ ڕاکێشانی هاوسۆزیە لەم قۆناغا و جۆرێک بۆ متاڵەکردنە بە مەسەلەی انتخابات و دواکەوی و دوانەکەوی و ئەوانە. بەڵام ئیترمە قۆناغێکە وەکۆی کە لە ڕابردووش بینیمان هەر جارە و شتێکە دۆزرێتەوە بۆ مەسەلەی ناکۆکی و خەڵکی پێوە مەشغوڵ بکرێت. بەڵام کێشەی حەقیقی بەڕاستی لەوەیە کە نە ئەوەی کە لە سنووری پارتیەکرێ حکومڕانێکی عادیلانەیە، نە ئەوەی کە ئێستا لە سنووری یەکێتیەکرێ. بۆیە زۆر جار تۆ لەم بینە هەر جۆر قساکەی لەوانەیە جۆرێک لە بەرژەوەندی لایەکی تر تەواو بێ، بەڵام ئێمە دەمێکە وتومانە و خۆشیان اعترافیان لەسەر هەندێک سکلەوەی کە کاک باڵ باسی کرد لە چاوپێکەوتنەکە وتی دادگا سەروەر نییە و کاتێک دادگا بەدەست حیزبەوەی ئێمە چەند ساڵە بەڕاستی هاوارەکەین. ئێو کاتی کە بەڕاستی ئەوان خۆیان ئەمری گرتن بۆ من و بۆ فڵان و بۆ هەواڵەکە بۆ خەڵکی تر دەرەکەن، ئەو کاتێکی قسەیان لەگەڵەکەی هەڵێ ئەم ئەمری گرتنە چی هەڵێ وەڵاوە دادگایە و دادگا قەراری داوە، بەڵام کاتێککە بۆ خۆیانە پێیان وایە دادگا سەروەر نییە. من پێم وایە لە کوردستان لە ناو دادگاکانی ئێمە بەسەدان حاکمی دڵسۆز و بەتوانە هەن، بەسەدان کادری دڵسۆز هەن لەو مەجالە، بەڵام حیزبە کە بەڕاستی ڕێگەی نەداوە کە دادگا سەربەخۆ بێ و تەداخلاتی کردووە. چۆن لە هەولێر دادگا سەربەخۆ نیە، لە سلەیمانی شەمان شتە، یعنی یەک پاگێجە شتێک نییە تیار بکرێتەوە. بەڵێ سوپاس دەکەم دێمە وڵات کاک کزانە کاک دکتۆر سەبارەت بە بڵێن بە دامەزراوینێکردنی هێزی چەکدار دەستگا هەواڵگریەکان لە کوردستان چەندە مەترسی لەسەر ئایندەی کوردستان و چەندە هۆکارێک بۆەوەی کە گۆڕانکاری گەورەش لە ئاڵوگۆڕی دەسەڵات ڕوونەدا هێزەکان هەر لای حیزبن کۆنتڕۆڵکردنیان جوڵەیان. وڵا دەستخۆشی بۆ کاک زانای بەڕاستی زار پێشم شتێکمە دیاردێکی تازەنی، یعنی باس لە قسەیەک دەکەین کە لە مێژە وایە، باسی بابەتێک دەکەین دەربارەی بۆی کە ئەو هێزانە دابەش بوون بەسەر دوو زۆن و دابەش بوون بەسەر دوو پارتی سیاسی و جۆڕایاڵی لە هەریەکە و لە پارتەکانیش دابەش بوون بەسەر شخصەکان بڵێن بەتەکید لەوانەیە لەم لە زۆنی یەکێتی زێتر ئەم دابەشکاری زارێککە ورتر بوو بێتەوە. ئەمە تازە نیە ئەم دیاردەیە، ئەم دیاردەیە کۆنە، یانی ئێمە کە قسە لە حالەتێک دەکەین لە ڕابردوودا وەکو چۆن ئەم دیاردەیە هەبووە و ڕێگر بووە. بەس ئەو لێکەوتەی ئەوەیە کە کوردستان نەبێتە مؤسساتی ئاڵوگۆڕی دەسەڵات ڕوونەدات پەیوەندی هێزی ئەمنی و بۆ نمونە پارە لای کێبێ قۆڕکرابێ هۆکارە بۆی گۆڕانکاری دروستنێ خۆی هەرێمی کوردستان و ئاڵوگۆڕی ئەشتیانەی دەسەڵات تەسەور دەکەم
لەم قۆناغەدا بە پێی ئەمەی کە لە ڕابردوودا ڕوویداوە زۆر زەحمەتێنی ئاڵگۆڕی ئاشتیانی دەسەڵاتەوەیە کە لە ڕێگەی دەنگدانەوە هێزێک بتوانێت زۆرینە دروستکە و هێزەکەی تر بتوانێت لەم دوو هێزەی دەسەڵاتەکە ڕادستکە زۆر زەحمەتە ینی سەیری ئەم دوو هێزە بکە گەرلایەنێکیان بە ئەندازەیەک زۆرینەی هێناوە بەڵام هەردووچیان داوای زۆرێک لە هاوسەنگی و داوای زۆرێک لە حساب و شەراکەتێک دەکەن کە لەسەری ئەگە ئەزدا بن ئەمان لە ئاستی یەکدا نەتوانن ئەم ئاڵوگۆڕە بکەن بە تەکید هێزەکانی ترکە نەهێزی چەکداریان هەیە نەهێزی ئەمنیان هەیە نەهێزی ئاساییشیان لەبەردەستایە و نەموئەساتی ئابووری گەورەیان هەیە نەپەیوەندیی نێودەوڵەتیان هەیە ئەم بابەتە زۆر زەحمەتترە واتە ئاڵوگۆڕی ئەشتیانەی دەسەڵات دەوڵەتێکی ئەمریکا گەر سیرکەی لە بینی دوو هێزانە لە مێژە لە ئەمریکا لە بینی دوو هێز لە بینی کۆماریەکان و دموکراتیەکان ئاڵوگۆڕی ئەشتیانەی دەسەڵات دەکرێت گە تێبینیمان کردوێ لە هەرێمی کوردستان لە بینی ئەم دوو هێزردا ئاڵوگۆڕی ئەشتیانەی دەسەڵات لەناو خودی خۆشیان لەناو خودی خۆشیان بەزەوەی ڕوودا بۆنم ئەمجارە سەرۆزیری تازە هات ماڵگۆڕ دەسەڵات نەبوو ئێستا ئەم کاردانەوەی کە هەیە ڕێکدانەوەی ئەو بابەتەیە کە لە ڕابردوودا کە دابەشیان کردووە ئێستا بە تەزویر و بە هەر سەختەکاری بێ لایەنێک زۆتری هێناوە دەیەوێ بەرهەمی ئەم زیادەی دەسەباڵا دەست بێ لایەنەکەی تر قبوڵی ناکە و بە تەکید ئەمە بە پێچەوانەوەش بە هەمان شت بووە کەواتە ئەم دوو هێزە لە بینی خۆیاندا مامەڵەی ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات لەلایەن زۆر ئەستەمە ئەگە هێزی شتر بێت لە دەرەوەی ئەوان بیاوێ ئەم زۆری نەدروست بکە دووبارە ئەستەمە کەواتە ئێمە دەبێت و شخصەکان ئێستا لێرە حکم دەکات لە سلێمانی کەسێکی ئەمنیە لە هەولێر بە هەمان شێوە کەسێکی ئەمنیە ئەوانەی کە لە دەستگای ئەمنیەوە دێن بڕوایان بە ئاڵوگۆڕی دەسەڵات هەیە وەکو پێویست یاخود زیاتر زمانی چەک و زمانی هێز لایەن باڵادەستانها کورتی نەکەینەوە لە دەستگا ئەمنیەکانی ینی ئەگەر ئەم ئەگەتۆتی بینیت کردی ئەم دوو هێزە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان لەو کاتێک کە حکوومەتێکیان بەڕووکار پێکەوە دروست کردووە لەو کاتەوە هیچیان ئامادەنین دەسەڵاتی لایەنەکەی تر باڵادەست بێ لە زۆنەکەی ئەو و هیچ شوێن ئامادەنین دەسەڵاتی بەرامبەرەکەی باڵادەست بێ بەسەر هێزەکانی ئەودا هەردوو لایەن هێزی خۆیان هەیە بە شێوەیەک لە ڕێککەوتن لەگەڵ دنیای دەرەوەدا لەگەڵ بەغدایەدا حالەتێکیان دروست کردووە کەم حالەتە بریتە لە وەزارەتی پێشمەرگە بریتە لە وەزارەتی ناوخۆ و باقی وەزارەتەکان ئەجینە کە دێ ناوڕۆکەکەی هیچیان باڵادەستی بەرامبەرەکەی قبول ناکە بە هیچ میکانیزمێک کە پێی دەوترێت میکانیزمی دامەزراوەی یان ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات واتە ئەم بابەتە لە هەرێمی کوردستاندا تووشی زۆرێک لە چاقبەستووی بۆ خەڵک ناسە هێزەکانی بڵێن ئەمریکا و بەریتانیا و فەرەنسا و ئەڵمانیاش خەریکی یەخستنەوە ئەوە شەر پێدا بەم لە کوردستانە قورسەت من پێم وایە دامەزراوەی کردنی ئەمڕۆ نییە لە سەردەمی شەڕی داعش و پێش شەڕی داعش بەردەوامی ئەماگەر تۆ بکڕێ وەزار ئەرشێفی هەواڵەکانی ئەم دوو کەناڵانە بەردەوامی بیر لەوە دەکەنەوە ئەمڕۆ فڵان جەنەراڵی بریتانی ئەمریکی ڕاوێشکار هاتووە بۆ هێخستنی هێزەکان و ئەوان فشار دەکەن بەڵام ئەم شارەیوان لە ساڵێک لە چەند ساڵ بەرهەمینە بێ بەتاکی دیارە ئەم شارەیوانیش فشاری زۆر چالاک نییە و زۆر مەبەزدار نییە لەوانەیە لە سوارچەوەی ئامۆژگاری و ڕێنمایەکی گشتی دەرنەچێت لە چوارچەوەی مەشەخکردن بە چەند فەوزێک زەتر دەرنەچێ ئەجینا خۆ دەبووایە لەم ساڵێنە ڕابردوو بەرهەمیە بووایە بۆی لە هەر حالەتێکیدا کە گرژیەک دروست دەبێت دابشکاریەکە زۆر بە زەقتر دەست دەکەوێت دەردەکەوێت بە تایبەتی لەم دواییانەدا زۆر بە زەقی دەرکەوتەوە کە نیشانەی ئەوەی لە ڕابردوودا ئەمەی کە ئێمە باسی لێوە دەکەین هەموو هەنگاوەکان لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی ئەمریکیەکان و بەریتانیەکان و هێزە دەرێچەکان کە لە سەردەمی شەڕی داعش و کاریگەریان بەسەر موسسە و دامەزراوەی سەربازی لە هەرێمی کوردستاندا بووە دەبووە ئێستا بەرهەمەکەی بدرین کە بەرهەمی نایەدینین دیارە ئەم هۆکارانش کاریگەر نەبوو بۆ دامەزراوی کردن بەس چارەسەریشیان بۆ کێشەکان چارەسەرێکی ئەمنیە بە بۆچوونی بەڕێز ئێستا بۆ لەو ڕۆژانە خۆپیشاندانی خوێنکاران نەبوو سەرکوتکاریە بوو بۆنەوە پێشتر لە هەورەی سەرکوتکردنی خۆپیشان دەرهەبووە ئەوانەی کە چالاکوان بوون چارەسەرەکە چارەسەرێکی ئەمنی بووە سەپاندنی خۆسەپاندن بەهێز بوو ئەم ڕووناە سەڵانی ڕابردووە من ئەوم ڕاگەیاندووە خۆپیشاندان لە هەرێمی کوردستاندا دوو ناتەواوی گەورەی تێدایە بۆ فشارکردن سەر دەسەڵات ناتەواویشان ئەوەیە کە لۆکاڵیە یانێگە تۆ تێبینیت کردوێ حکومەتی حوسنی مبارەک بە جوڵە لە پایتەخت ڕووخا لە سووریا لە دەرەوەی پایتەخت بوو ئەو کاریگەریانە زۆر سنووردار بوون ئەگەداری ئەو بابەتە بین ئەوە یەک دوو دەبێت بیر لەوە بکەینەوە دەسەڵاتی مەدەنی حکوومەتی مەدەنی بە خەباتی مەدەنی فشاری دەکەوێتە سەری و گۆڕانکاری دەکات لە هەرێمی کوردستاندا ئێمە دەسەڵاتێکی مەدەنی دامەزراوەیمان نییە تا لە ڕێگەی فشار و خەباتی مەدەنیەوە ناساری گۆڕانکاری بێ من خوانە خواستە بۆ نییە کە پەنا بۆ شێوازی تر و ڕێکاری تر بردرێ بۆ فشارکردن سەر حکوومەت بەڵام ئەم شێوازە لە ژێرگەی خۆپیشاندانەوە لە ڕێگەی دەوام نەکردنەوە لە ڕێگەی ئەم ڕێکارانەی کە لە ڕابردوو داگیراوە زۆر زەحمەتە ناتەواوی سێم ئەوەیە
لە هەرێمی کوردستان ئەم خۆپیشاندانە ساڵانێکی دوور و درێژە ڕێبەرایەتیکردنێکی نییە کە ڕێبەرایەتیکردنی نەبێ بە تەکید لە قۆناغێکی دیاریکراوە پاش ماوەیەک کە داوامی زانکۆیەکان دەست پێ دەکاتەوە داواکاریەکان دەکەوێتە سەر مەرحەمەتی حکوومەت زێبەزەی دەکات بە شێکی یا زێبەزەی ناکات. سپاس دەکەم. کاکزانە سەبارەت بە باست لەوە کرد کە حکومی هەم پارتیەم یەکێتی بڵێن نارەت پەروەرانەیە، بەڵام ئەمڕۆ وەزیری ناوخۆ باسی لەوە کردبوو کە دەکرێت حکومڕانی دهۆک و هەولێر بگوازرێتەوە بۆ سلێمانی. خوێندنەوە چێ؟ ینی ئایا هەردووکیان ناشیرن، هەردووکیان شکست خواردن حکومڕانیەکە؟ بۆ جارانە و قسەیەمانەکەرەمان و ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان بگوێزینەوە بۆ عراق بۆی عراق گەشە بکە. لەو کاتەوە بزانن لە عراق بەو هەموو کێشە و مەشاکیل و گەندەڵی و ئەو هەموو هێزە مەسهەبی و جیاوازانەوە هێشتا لە عراق گۆڕانکاری زۆرتر کراوە، دەستا و دەستی دەسەڵات دەگەر بەڕووکەشیش بێ ڕووی داوە. یعنی ئێمە تا ڕادەیەک هەر ئەو لەو مەجالە چەقمان بەستووە بۆیە ئەوانە زیاتر ململانێن، ینی قسەن هیچی وەڵامدانەوە نییە. هەر ئەوەی کە سەرۆکێتی هەندێک قسەی هاوسۆز و عاتفی کرد ئەمڕۆ ژەوان لە بەرامبەرە هاتن وەزی ناوخۆیان دانابووی وەڵامی بداتەوانێ هەندێک شتی هەر هەندێک قسەی سۆزداری کرد. بەڕاستی ئەم قسانەوە کۆی کە کاک مەلابەتیان لێوە باسی کرد پێویستی بەداتا ئایا بەڕوونی بە وازەحی قسە بکەن لەسەرمانە کاتێک کە باسی مەسەلەی کەمکردن و زیادکردنی داهات و ناهاوسەنگیەوانە ئاکرێ بۆ تۆ بێ بەڕقەم لەم مەجالە قسە بکەیت وەیە تەحلیلەیانەی کە زۆر جار کەوادری حیزبی لە هەردوو لایکن کە من بۆ خۆم لە خۆناغێک ئێمەش کەوتوێنێتەوە هەڵانەوە زیاتر شتی سۆزدا عاتفین بۆ ڕاکێشان و ڕاستکردنەوەی ئەو بارە نالەبارەی کە هەیە. باش دۆخێکی مەبەستمێ هەردوو لایەن خۆیان بە مەزلوم پیشان دەدەن، ینی هەردوو لایەن ئەیکێ و بارودۆخی خوڵقاندووە مادام بەڕاستی هیچ لایەکیان مەزلوم نین. ئەوەی کە مەزلوم و غەزی دەکراوە خەڵکی کوردستانە لە هەموو شارەکان و لە گوند بە گوندی ئەو وڵاتە لە هەمووی بەڕاستی نادادی هەیە. یعنی من زۆر جارم هاوڕێ هەواڵانەی ئێمە ناوی کەتیباسی ئاوەدانیەکەن لە هەولێر بەڕاستی ئاوەدانی لە هەولێر و لە حتا لە شارەکانی تریژ ئەگەر ئاوەدانی دروستکردنی ئەم سیتی و خان و بێلا گەورانە بێ کە هیچی بۆ خەڵکی ڕەش و ڕوود نییە بەڕاستیەوە نە پێشکەوتنە و نە خزمەتکردنە و نەی ئەوەشە هیچ دەسەڵاتێک لە دنیای شانازی بە و جۆرە لە میعمار و پێشکەوتنەوە بکە. ئەگەر پێشکەوتن بەڕاستی دروستکردنی مەکتەبی ئینگلیزی و فەڕەنسی و بەریتانی و نازام زانکۆی ئەمریکی و فڵان و پیسارە و نەوەیەک پێ بگەێنی کە بە زمانێکی تر و بەعقڵێکی تر و ئەوانە بیرکاتەوە پێ وایە بەڕاستی ئەمانە جێگەی شانازی نین بۆ هیچ دەسەڵاتێک نا ئەوەی کە زۆر جار لە سلێمانی باسەکرێ نەوەی لە هەولێر و لە شارەکانی تریش باسەکرێ ئەوەی کە جێگەی شانازیە بۆ هەر حیزبێک و ڕێکخراوێکی سیاسی بۆ هەر حکومەتێکی سەرکەوتووەوەیە کە گەلەکەی تا ڕادەیەکی باش لە خۆشگوزەرانی بێ و پێداویستێ سەرەتاییەکانی لە ئاو و کارەبا و خزمەتگوزاری بۆ دابینکرابێ و کاتێک کە خۆپشاندانە بێ بتوانێت وەڵامیان بداتەوە ئەوەندە منطق و عقلی هەبێ نەک بەڕاستی بەهێز و بەوانە توی وەڵامێکت پێ نەبێ بە پەلاماردان پەلاماری خەڵک بدێ ئەوە وەڵامەکەت بێ. من پێم وایە ئەمە دۆخێکە لە زۆربەی ئەو دەوڵەتانی کە لەو ناوچەیەن کە بە جۆرێک لە حکومڕانی لەو جۆرە ئێمە تێپەڕێون نەتیجەکەی ڕوونا بەڵامی تر تا کوێ درێژا کێشێ ئەم جۆرە ململانی و تر مەشغوڵکردنە من پێم وایە خەڵک تا ڕادەیەگە مەیزانیوە خۆتان نزان لە ڕابردوو زۆر باسی مەسەلەی ئەوەی کە باست کرد مەسەلەی یەخستنەوەی هێز و هێزی ئەمنی و بۆیە کاتێک کە ناکۆکی دەرەکەوێ پێگەی کە بەڕاستی ئەم هێزانە نەک هەریەک نەخراون کە چەند لە یەکتری دوورن هەرچە من بۆ خۆم بە هیچ جۆرێک لەگەڵی خستنی هێزی سەربازی و ئەمنی نیم لەو قۆناغا تا عەقڵی حکومڕانی لەو وڵاتە نەگۆڕێ چونکە ئێمە تەجروبەمان هەیە لە مەسەلەی یەخستی وەزارەتی دارایی وای کرد سەرۆت و سامانی ئەو وڵاتە بکەوێتە لای لایەک و وەکو فشار بەکارهێنا بۆ لاکەی تر بۆ هێزی چەکداری شەمان مەسەلەیە بەڵام بەداخەوە زۆر جار ئەو وەزیر و کادرانەی کە لەسەر حسابی یەکێتی ئەچنە هەولێر کاتێک کە بەرژەوەندی شەختیان بۆ دروستە بێ بیر لە بەرژەوەندی خەڵکو و مەسەلەی هاوسەنگی ناکەنەوە دێن هەمان ئەو قسانە ئاکەنەوە کە خۆشیان لە ڕابردوو پێشەوەی ببنە وەزیریا ببنە ڕاوێژکاریا ببنە نازانم چی باوەڕیان پێی نەبووە بەڵام لەوێ سەحرێک هەیە بەڕاستی هەر ئەمە شەوای کردووە کە کاتێک کە لەوێ کێشەیان بۆ دروستە بێ دێنەوە لە سلەیمانی ئەم قسانە ئاکەن. من حەزەکەم ئەوەت پێ بڵێم بۆ تیمی یەکێتی ئیتر هەولێر شوێنێکی دڵنیا و ئارام نییە هەر بۆیەشە ئێستا جۆرێک لە ململانیان دروست کردووە چونکە لە ڕابردوو
ئەم تیمەی ئێستا یەکێتی بە سەرپەرشتی کاقوبات کە لە هەولێر بووە لەسەر حسابی لاهوری شێخجەنگی لە هەولێر بووە، چونکە لە هەولێر کاتێ هەژ ڕاوەڕوتێک لە سلەیمانی کراوە خۆیان ئەیانود لە سلەیمانی داهاتی زیاترە، بەڵام ئەو دەسەڵاتە ئەو هێزە ئەو لایەنەی کە ئێستا یەکێتی هێزی بەدەستەوەی ئەو داهاتەکە بە خۆیان ئەم اعترافیان بۆ پارتی کردووە. ئێستا کاتێککە ئەو هێزە ئەو لایەنە کە کاگلاهورە لە دەسەڵات نەماوە پارتی دێ هەرم قوتانی خۆیان ئەڵێ کوا ئەم داهاتی کەەوە لە ڕابردوو باسانە کرد کە ئەو لایەنەی بە بۆی وەڵامی ئەمەیان پێ نییە کە وەڵامیان پێ نییە حەز ناکەن بڕۆنەوە حەز ناکەم شۆناو کۆبوونەوەکان ئەمە بۆتە کێشەیەک بۆتە عوقدەیەک بۆیە ئەوەی کە بەڕاستی حەلی ئەم مەسەلەیەکە یەک شتە ئەویشەوەیە بێن بارقام داهاتی ئەم سنوورانە داهاتی نەوت هەموو ئەو عەقدانەی کە ژێربەژێر کراون کە هەندێک بەرپرسی یەکێتی و پارتی بەتەنایزان ئەمانە بۆ خەڵک ئاشکرا بکرێت کە ئێستاش حکوومەتی عراقیش حەز دەکەم بزان ئەم حکوومەتەی کە دێ لەوانەیە زەختێکی زۆر لەسەر ئەم مەسەلە بکاکە ئەو هەموو ئەو گرێبەستانە شێوازی داهاتەکە لانی کەمە بێ بۆ حکوومەتی عراقی ئاشکرا بکرێت کە لەوێشەوە باسانی دزاکە بۆ ڕای گشتی بۆ خەڵک. بەڵێ زۆر باشە بەڕێز دەرەخنەتە بوو لە تیمی یەکێتی لە حکوومەت کە پێشتر سازشی زۆری بۆ پارتی کردووە و بڵێن لە هەور شێخزەنگی تۆمەتبار کرد بەڵام ئێستا بڵێن هەمبەری یەکێتی نوێ دوای قۆناغی ئێستا ڕخنیان لە لاور شێخزەنگی هەیە کە ینی پێشتر زۆر تند بوو ئێستا نزیک بوونەوەی لەگەڵ پارتیە ئەمەش ئەم ڕخنەیەش هەیە لەلایانی بەرامبەرەوە. وەڵام من هەر ئەو قسانەی کە کاک بابڵ کردی هەر لەم بەرنامەی جەنابەت وابزانم 2 ساڵ پێش ئێستا هەموو قسانەمان کرد و دوای بەرنامەکەش تەلەفۆنیان بۆ من کرد زۆر ڕخنەیان لێگرتم وتیان نابێ و قسانە بکەی نابێ ئاوا قسە بکەی لەسەرەوەی کە ناوستەنگی هەیە بۆیە ئەو قسانی کە ئێستایکەین لە ڕابردووش کردومانە ئەوەی پەیوەندی بە بەڕاستی بە کاگلاهورەوەی من پێمانی هیچ جۆرێک نزیکیەکە بێت بەڵام ئیتر ئەوەی کە هەیە وەکو کارکتەرێکی سیاسی پیرۆزبایی کردووە لە کۆنگرەیەک یا لەوانەش بەشێکیشی پەیوەندی بەوە هەبێ بەڕاستی کە لە مەسەلەی کەیسی هاوکارجاف و هەندێک کەیسی تری ئەمنی دام و دەستگاکان لە وێلانی کەم هەندێک شتیان پیشاندابێ هەندێک بەڵگەیان بێتە ڕوو دەناوەکەوەی کە ئەم نزیکیە جۆرێک لە پەیوەندی سیاسی و نازانم شخصی ئەوانەوێ نا بەدڵنیایی وانە و لە ڕابردووش بەڕاستی ئەوەی کە پەیوەندی بە تایبەتی لاهوری شێخجەنگیەوە هەیە کە ئەوەیە کە هەر جۆرە پەیوەندیە گەگەن لەسەر مەسەلەکە خزمەتکردنی خەڵک بێ ئاساییە لەگەڵ هەر کەس ڕێکەوی دەرەنجامەکەی بۆ خەڵک باش بێ ئێمە ئەوەی کە لە ڕابردوو گلەیمان لێ هەبووە و پەیوەندیانە زیاتر سوودی شخصی تیا بووە و بۆیە ڕەخنەمان لێگرتووە ئێستا شێکێتی و پارتی تەبابن ڕێک بن بەڵام ژیانی خەڵک چاکەن جۆرە ڕەخنەیەکمان نییە لەو جۆرە پەیوەندی دەکەم کاکزانە دێم وڵات دکتۆر سەبارەت بەوەی کە ئێستا چارەسەرێک هەیە بەس لە سەردادگا کاژ دەمەوێت سەرنج بزانم سەرۆکیەکێتی لەبارەی دادگاکانی هەولێر دەڵێ دادگانیە ئەگەر ئەوان بنم نەبڕۆیان بە دادگاکانی پارتی نەبێ ئێوە لە دەرەوەی ئەم دەسەڵاتان وڵاتان بە دادگا هیچ لایەکەیە چ دادگار لە سنوورە سنووری ئەو دی و مادام خۆیان ئەگەر خۆشیان متمانیان پێ نەبێت خۆی دادگایەکێکە لە دامەزراوە هەرە گرنگەکان بۆ بەڕێوەبرنی حکومڕانی و بۆ دامەزراوەی کردنی وڵات وە بۆ یەکلایکردنەوەی هەر کێشەیە کە لە کاروباری کارژێڕی تاوان ڕوودەدا تاوەکو دادگا سارەسەری بکە ئەگەر دادگا لە هەر وڵاتێکدا بۆ شێوەیە خەڵکەکەی متمانەی پێنەبن دەستێوەردان هەبێ بە تاکید من ئەمەی کە پێم خۆشە باسی لەوە بکەم دادگەکانی هەرێمی کوردستانی شانەیەوە نییە کە دادوەریان با بڵێن موسسەکە لەناو خۆیدا خراپە هێندەی دەستێوەردانەکان خراپی کردووە هێندەی باڵا دەستیەکە دادگا بە عقارێکی خراپدا دەبا هێندەی هێزەکانی ئاسایش و پۆلیس کە لە سوارتیوی حیزبایەتیدا دەتوانم بڵێم هەیمەنە بەسەر واقعی دادگایەکاندا دەکەن ئەمە حالەتێکی دروست کردووە دەتوانم بڵێم دادگا لە هەرێمی کوردستان دەوای لێهاتووە کە جێگەی متمانەی هاوڵاتی ئاسایی نەبێ هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی نەبێ ئێستا حالەتێکیان دروست کردووە کە ئەمانش بۆ خۆیان باوەڕێن بە دادگای یەکترنیەکە ئەمە کارەساتێکی زۆر گەورەی لە هەرێمی کوردستاندا بۆ سکۆ لە هەر وڵاتێکدا دادگا بکەوێتە بەر تاعن و بکەوێتە بەر نەشتەرگەری ڕەخنەگرتن و بکەوێتە بەر شاڵای بێمتمانەی خەڵک بەرامبەر بە دادگا بە تەکید ئەم وڵاتە بەرەو حالەتێک دەڕوەکە ئەم کۆمەڵگایە ئەم هێزە سیاسیانە ئەم ملیشیەتانە ئەم هۆز و عشیرەتانە بتوانن بەڕێکاری تر کێشەکانیان سارەسەرکەن ئەگەر بێت و ئەمانە لە دەرەوەی دادگا پەنابەرن بۆ سارەسەرکردنی کێشەکانن بە تەکید ئەم پاشەگەردانیەیەکە وردە دەسەڵات و حکومەت و موسەساتی لێک هەڵدەوەشێتەوە بۆ دەگوزێرە دادگا لە دەسەڵاتی تەنفیزیە لە دەسەڵاتی یاسەدانانە لە کۆمەڵێک لەمانەدا گرفت هەبێ بەڵام دوازار دادگا دەبێتەوە حەکەم بۆ سارەسەرکردنی ئەم گرفتانە بەداخەوە
ئەم حالەتی کە ئێستا ڕوویداوە بێ متمانەی کە ئەمان متمانە بە یەکتر نییە و ئەمانەی دەرەوەش کە متمانیان بە هەردوو چیان نییە حالەتێکی زۆر خراپی دروست کردووە لەسەر باش مؤسسەی دادوەری لەسەر حکومڕانیەکەشیان بڵام حکومڕانی هەردوو لە کە لێرە دەزێت تاڵانی زەویزار هەیە داهات هەیە لەوێشەیە بڵێن دەست بەراکردنی داهاتێ ئەو دۆخی دادگاکانە هێزی ئەمنیە مەسلەی خۆپیشاندانە هەردووکیان بەکەڵکی ئێستا دێن باسی گواستنەوەی ئەزمون کرابوو لە هەولێرەوە بۆ ئێرە با من شتێک بە کاک حەچیم بڵێم ینی لە مێژ خۆم لە زۆرە چاو پێکوتنە دەبیێرم بۆ ئەوەی کە ئێمە لە مێژە ئەم زۆرە وەسفە دەکەین ینی حکومڕانیەکە حکومڕانەتی خراپە نادامەزراوەیە زاڵمە دەست بە سەراگرا مافی هاوڵاتیان دەخوا خزمەت گوزاری نیە قۆڕەخکاریە مافیاییە ئەمە بابەتێکی وەسفیە یعنی ئەم بابەتە وەسفیەوە تا حکومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتەکە ئەم وەسفە خراپەی هەیە ئەمە لە کوردەواری پێی دەڵێن نان و پیازی پێوە دەخۆین یعنی لە مێژە با بڵێن ئەمان لەگەڵ یەکترا هەمان کارەکترن مەسەرەن بەشێک لەوانە لە ناوێچێتی بیەوێ نان و پیاز بەمەوە بخوا کە پارتی چی دەکات لە پارتی بە هەمان شێوە و لە دەرەوەی دەسڵاتی یەکێتی و پارتیش بە هەمان شێوە دەیان کارەکتەر و هێز و ئۆپۆزیسیۆن لەم وەسفە دەبێت تەجاوز بکەین ینی بەستم ئەوەیە ئێمە ئەم قۆناغە تێپەڕێنین کە دەسڵاتی یەکێتی و پارتی خراپە ینی وای لێت وەگەروێت و ئەو مایکە بەرە بەردەم هاوڵاتێکی ئاسایی ناتەواوی و خراپ و ئیستبداد و قۆڕەخکاری و پێشێلکاریەکان و چی ناو لێدەنەی هەمووی دەزانەیە ینی بۆیە ئێمە ناتوانین زانیاریی جیاواز ببەخشین بە هاوڵاتیان لەوەی کە هاوڵاتی خۆی دەیزانێت کەواتە ئێمە دەبێت بەڕاستی ئەوەی جەنابەت باس لێ بکەن بەفیعلی مشکلەی زەویزارت هەیە مشکلەی دەسەراگردنت هەیە مشکلەی ئەم جیاکاریەت هەیە لە بینی هەورێر و سلێمانی ئەمە ئەمڕۆی وەزیری ناوخۆکردی بەڕاستی هەست دەکەم چابوونەوە بە سەر کۆماری عێراق بەم کەوالیتە خراپەوە بەڵام کاندیدی سەر کۆماری عێراقکە بەفێت لێ پیاوێکی زۆر ژیر و عاقڵ و گەورە بێ بەڕاستی ئەم قسەیە کە دەکرێت یەکەم هەرێمی سلێمانی وڵاتێکتر نێتەوە کۆزمۆنی حکومڕانی بگوازرێتەوە قەدیم ئەمە لە بینی هەرێمی کوردستان و بەغدایە دەگوترا دوو ئەمە دەیسەلمێنێ کە بە فیعلی وەزیری ناوخۆ و حکومەتەکەی دەسڵاتی بەسەر زۆنی سلێمانی دا نییە و ئەمە دەسەلمێنێ کە بە فیعلی حکومەتەکەی جیاوازی دەکات لە بینی ئەم دوو زۆنەیدا یعنی ئەم قسەی کە کردی هێندەی ئەم قسەیە یان ئەگەر بێت وان کەس پێیاوە بە قسەیەکی ئیجابیە هەر شێوەکی لێک دەینەوە دەیان خاڵی سلبی لەم لێدوانەی وەزیری ناوخۆ دەیان ئیسنتاجات و دەرهاویشتەی خراپ لەم لێدوانەی دروستەکەن من دەڵم بەداخەوە کەوالیتی قسەکانی و شێوەی کە من جۆم دەڕاگرت بەڕاستی زۆر لاواز و زۆر با بڵێن نادەوڵەتداری بوو بەڵام وتی عێراق وڵاتێکی فاشی لە خۆشی کاندیدی سەرۆک کۆمار بوو زين چۆنە من جۆم لە ڕاگرت بەڕاستی ئەگەر کەسێک هەبێ ئەم سەرنجەکان هەموو بنووسێتەوە بەداخەوە کەوالیتی قسەکانی ینی بە پیاوێک نەدەچوو کە بەرپرسیارەتی هەبێت لە موسساتێکی دەوڵەتی وەکو هەرێمی کوردستان و نەدەراتی حکوومەتەکە بکە دەرەم بەداخەوە سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دێمە وڵاتان بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دێنە وڵاتان لەگەڵ مامێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنییا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز مامۆستا بە کوردی بۆیسمەوە لای کاک زاناش سەبارەت بۆ ئەوەی دوویداریە کە باز دەکرێت بەرە زووتر ڕووپۆش کراوە شتێک نێ بەناوی حکوومەت و ئەوانە
ئەیسا چارەسەرێک هەیە بۆ ئەمە ئێستا بەدیل بغیری دوو ئیدارەی بەدیلی تر هەیە زين شونا إما أجر تبيني ما نكرد تبيني ما نكرد حالتك من بود دروز ولا واقعي حركة كردية يعني بير لدولة وبير لقواري سر بخو زارج كأم صوزنا توائتي ودولة دارت تجاوز بكين إما زارج كبينه وتسلا برجوندي هاولاتي أنا تسلا برجوندي جنزي كرد كامولات بزينه هلا تسلا برجوندي من واسايش تسلا برجوندي داد جريه تسلا برجوندي أو دان كرنو خدمات جزاري براستي أو جرينجا يعني أقربيت وهرمي كردستان صار دائما نقبيت هدو زون بيت شوار زون وبيت زون بلام خدمات بهاولاتيكاني بكا هاولاتيكاني ولاتك بزينه هلا أجينا أخو هاب يعني مروف لولاد دا بيروستر لكومالك دروشم بويا دو إدارية سي إدارية هر ناوي تشيلي دندلي المهم هنگايك بهاي وجري زارجكا هاولاتي أهي تشيل بردا بكريتوا لم ظلمونا دادگريه بلاني كم وبلاني كم قناخي برات بيش سپاس دەکەم کاک زانە سەبارەت بەوەی کە چارەسەرێک هەیە بۆ دۆخی ئێستا چووکە ئێستا بڵێن بەرپرسانی حکومەت ئەمڕۆ سەرۆکی حکومەت بانگەشەیەوەی کرد وتی سەرڕای کۆرۆنا دابەزین نرخی نەوت بڕینی بەشە بودجە لە بەغداوە بەڵام توانیان بە سەرگفتەکاندا زاڵ بن ئەم هەمان قسەی قوبات تاڵەبانیش بوو ماوەیەک لەمەوە پێش لە دیداری مێری یعنی زیاتر قسەی زل و دروشمی گەورە و ئەوانەیە لە بری کردار و چاکسازی لە دۆخیێرێ والله من نازانم مە بەسییان لە گرفتەکان کامەیە کە بەڕاستی ئەوان توانیوانێ بەسەری ئازاڵ بن ینی هێشتا ئەوەی کەیبینن ینی ژیانی خەڵک خراپە مەسەلەی پرۆژە و هەموو شتێک پێکی کەوتووە لەبەرەوە من پێم وانییە بەڕاستی بەسەر هیچ شتێک ئازاڵ بوو بوونەوەی هەیە کە لە چاو خۆناغی پێشوو ئێلانی کەم هێشتا ململانەی چەکداری بێنیم هێزانە نەگەشتۆتە ئاستێک کە مەترسی بێکە ئەویش بەڕاستی بڕیارەکەی لەژێر دەستی ئەم حیزبانە نییە بۆیە خەڵک نەترسێ بەڕاستی لەوەی کە شەڕی ناوخۆ دروست بێ و نازانم شێوەی کە زۆر جار باسەکرێ من پێم وایە ئەم دۆخە بە شتێک چاکە بێ کە ئەم هێزانە بەڕاستی مامەڵە بکەن واز لە مەسەلەی هاوسۆزی و ڕاکێشانی سۆزی خەڵک بێن یعنی ناکرێت تۆ سەرۆکێکێتی شەوەکەی بەو توندیە قسە بکا و وا باسکا کە لەگەڵ پارتی گەشتۆتە مریشکە ڕەشە و ئەمڕۆ شۆشیار زێباری ڕە دوو ڕۆژ پێش ئێستا قوبات تاڵەوانی لای کاک مەسعود بووە ینی هەمیشە بەڕاستی گرفتەکە ئەوە بووە کاتێک کە فشار کراوە فشارەکان جدی نەبوون کەسێک خۆی تون کردوێتەوە کەسێکیش چۆتە هەولێر و سەری ڕەش بۆ مەسەلەی ڕێک یەخستنەوە و نازانم ئەمانە بۆیە ڕاستی ئێمە پێویستمان بەوەیە کە ئەم هێزانە بە ڕازگۆیی دانیشن ئەوەی کە هەیە لەگەڵ یەکتری باسیکەن نەگەوەی ڕاستی بابەتەکان زیاتر بۆ ڕاکێشانی هەست و سۆزی خەڵک بێ و بۆ تێپەڕاندنی خۆناغەکە بێت کە لەوانەیە ئەم خۆناغەش تێپەڕێخۆ ئەگەر هەموو ئەمانی کە ڕووەدا ئەگەر جۆرێک لە خۆئامادەکردنیش بێ بۆ هەڵبژاردن تێپەڕێخۆ دوای هەڵبژاردن ئەم شانە جارێک تر دووبارە بنەوە بۆیە زۆر گرنگە بە تایبەتی ئەو تیمەی کە لە حکوومەتن یەکێتی و پارتی بەڕوونی ئەوان بەیەکەوە یەکە بینن وەزارەتەکان بەیەکەوە حکوومەتەکە بەیەکەوەیە بەڕوونی ئەم مەسەلانە لەگەڵ یەکتری باسکەن و ئیگلایکەنەوە و ئێستاش بە هەندێک حاجز و لەمپەر نییە ئەو دەسەڵاتی کولی لە هەولێر بەدەست ماڵی کاک مەسرورەوەیە دەسەڵاتی کولی سلەیمانیش بەدەست ماڵی کاک قوبادەوەیە ینی خۆ ئێستا شتێکی تر نییە بیشارنەوە بڵێن خەتای ئەمە و خەتای ئەوەی کە لە ڕابردووە وترا ینی حەقا ئێستا زۆر واقعی شتەکان بخەنە ڕوو بۆی کێشەکان چارەسەر بێ بەڵام بەداخەوە ئەوەی کە منێ بینم بەڕاستی بەرژەوەندی شەخصی و بازرگانی شەخصی و ئەمانە ڕێگرە لەوەی کە تۆ بتوانن خزمەتی و میلەتە بکەن و کێشەی خەڵک ببێتە هۆکاری ناکۆکی من پێم وایە زیاتر ئەمانە کێشەی شەخصین هەروەکو ئەوەی کە سەرۆکی بەڵێ ئاکەم دەرچووە ینی بەشێک لە کێشەکان عیلاقەی بەم شتە شەخصیانەوەیە بۆیە ئەمانە کێشەی جدی نین لەوانەیە زۆر جا بە دانیشتن و بە چاخواردنێک ئەمانە تێپەڕێ بەڵامەوەی کامێنێتەوە بەڕاستی ئەو کێشە و گرفتەیەکە و خەڵک دروست بووە زستانە خەڵک نەوتی نییە ڕێگەوبان خراپە پرۆژە وەستاوە موچە خراپە کوالێتی خوێندن و پەروەردە و ئەمانە هەمووی لەبەردەم مەترسیە ینی هیچ شتێک لەو وڵاتە لەسەر پێی خۆی نەماوە مەسەلەی بەرتیل و ڕەشۆوانە گەشتوتە ئاستێکی مەترسیدار من پێم وایە بەڕاستی ئەمانەی ئەوەن کە هێزە سیاسیەکان لە کوردستان ناکۆکیانە بێ لەسەری گفتوگۆی لەبارەوە بکەن سەبارەت بە دوو ئیدارەیەوەی کە باز دەکرێت ئێستا بڵێن ئایا دوو ئیدارەی هەر بۆ خۆی دەمێنێت و یاخود بەدیلی تر دەبێ هیچ شتێک دەگۆڕدرێت یاخود وەکو بەڕێز دەڵێ ناکۆکیان چارەسەر دەکرێن و بەم شێوە دەمێنێتەوە
من پێم وایە هیچ هێزێکی سیاسی لە کوردستان ناتوانێت ئەعلانیەوە بکاکە بێتە دوو ئیدارەی و لە دەسەڵاتی ئەوانیش نییە ڕاستی بیکەنە دوو ئیدارەی ئەوەی کە کاکتۆر باسی کرد مەسەلەی ڕێکەوتنی واشنگتۆن و زەختی دووەلی و دەرودراوسێش زۆر هەیە لەسەر مەسەلانە ئەمانە زیاتر بابەتی فشار و کارتی فشارن لەسەر یەکتری بەڵام ئێمە لە ڕابردوو ژەمانوتووە کە لە مرکزی ئیداری لەوانەیە شتێکی باش بێ بەڵام ئێستا تێگەیشتنی لەوانەیە ئەوەش مەترسی بێ بەڕاستی ئێستا خۆ جۆرێک لە مرکزی ئیداری هەیە جۆرێک لە ڕووی ئیداریەوە دوو ئیدارەی هەیە بەڵام ببینی داهاتی هیچ لایەکانۆکو پێویست دیار نییە لە هەردوو لا خەڵک کێشە و گرفتی هەیە بۆیە ئەمەش بۆ خۆی ئانیەوەی کە ئێمە لە ڕابردوو بیرمان لێکردەوەش بۆ خۆی کێشەیە بەڕاستی چونکە کە تۆ داهات لە هەر لایەک بە دەستی ئەمینەوە نەبوو کێشە و گرفت و ئەوانەی بۆ دروستە بێ بۆیە بەڕاستی من پێم وایە هەر ئەبێ جۆرێک لە حکومڕانی تازە بێ وە بێ خەڵکیش تەحمولی هەبێ من بۆ خۆ مەڵێم بەڕاستی ئەم قۆناغی مەسی ساڵ بەرگەی ئەمانەمان گرتووە بە قۆناغی خراپ و باش و ئەوانە ئەم قۆناغە شەرتەیە پەڕێ ینی پێم وایە خەڵک تا قۆناغی تریش لەوانەیە تەحمولی ئەم جۆرە لە یاریوانە بکە بەڵام بەڕاستی بێ ئەم جۆرە حکومڕانیە کۆتایی پێبێ وە ئەمانی کە ئێستا لە حکومڕانی سەر نەکەوتون کە سەر نەکەوتونە بێ کۆڵی لێ بدەن بەڕاستی بۆ ناکرێتەوە هەر بەردەوامی و ئیدارەی ئەم جۆرە لە شکستە بدەیت بە هەموو سێکتەرەکانەوە دیارە جارانەوەی کە چانێزی پێواکرا مەسەلەی ئەمن و ئەمان وانە بوو ئێستا حیزبەکان خۆیان مەترسینە سەر کادرەکانی خۆیان لەسەر کادرەکانی یەکتری ئەین جۆرێک لە ئەمان نەماوە ئێستا خۆت دووەتان نزان ماوەیە کە زۆر باسی مەسەلەی ژار خواردن و ئەم شتانە شەکرێ کام بابەتانە ڕاست بن یا ڕاست نەبن باسکردنی ئەم بابەتانە بۆ خۆی مەترسییان ئەم قۆناغە لە قۆناغێکی ئێستا هەرێمی کوردستان لە قۆناغێکی مەترسیدارایە کە هیچ کەس ئەمان نییە ینی تۆ وات لێبێ لە کۆبوونەوە لە بەریەکەوتن لەگەڵ یەکتری نەتوانی چایە لەگەڵ یەکتری بخۆیتەوە تبزانە و دۆخە گەشتوتە کوێ ینی زۆر زۆر سامناک و خەتەرە بەڕاستی بەڵێ سوپاس دەکەم دێمە وڵات کاک دکتۆر پێ وایە ئێستا ئەم دەسەڵات کە توانای وەڵامدانەوەی داخوازەکانی خەڵکی نەبێ ئەم ناکۆکی هەیە ئەی ئەوانی لە دەرەوەی دەسەڵاتن یاخۆی ئێستا بڵن تەمەنی حکوومەت و پەرلەمان و سەرۆکاتی هەرێمیش درێژ کراتەوە چی ڕۆژدا ئەوانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن نەتوان ناوان چی بکەن زين سۆنا ئەم وڵامە دووبارە پێم دڵم ئەمە هەوڵاتیشی ئاسایش دەیسانێ ئایا ئەم دەسەڵاتە دەتوانێت درێژە بە خۆی بداوە ئایا بەفعلی لە خزمەتی هاوڵاتیەکانیدایە شکستی نەخواردووە دەڵێن بەڵێە قابل بە ڕووخانە بەڵێ یعنی ئەمە حالەتێکە متمانەی خەڵکی لەدەستداوە بەڵێ ئەمە حالەتێکم پێم وایە هەموو هاوڵاتێکی ئازێنی ئەمە تەجاوزی ئەو بابەتە بکەین وی کە کاک زانە باسی دێوە دەکردیان سەرن ئەم دەسەڵاتە دەبێت کۆتایی پێبێ دووبارە ئەم زارەوەشمان زۆر بەکارهێناوە بەڵام بە چ میکانیزمێک کۆتایی پێبێ خۆ ئەوان وا بە ئاسانی بەجێی ناهێڵن وا بە ئاسانی ناڕۆن ئەوان وا بە ئاسانی دوور ناکەونەوە دوور نیە پاش ماوەیەکە لەسەر بەرژەوەندەکانن یەک بگرنەوە زارێککە و بە هەمان شێوە تەبابنەوە بۆ هێزە دەرەچیەکانی دەرەوەی خۆیانەوە نمە حالەتێکە ئەمە لە ڕابردوودا ئێمە لەمێژە ئەوەمان بینیوە با بڵین کە زۆر دەرمەترسیان دەکەوێتە سەری زارێکەکەمان تەبا دەبنەوە کە مەترسیە کانی دەرەوەی خۆیان کەم دەبێتەوە زارێککە ناکۆک دەبنەوە ئێمە ئەم ئەزمونەمان بینیوە ئەوەی کە پێی دەوترێ ئێمە دەبێت بەڕاستی ئەم قۆناغە تێپەڕێنن قۆناغێکی وەسف بەڵێ قۆناغێکی داوا کراوە وەسفەکە ئەوە ئێمە حالەتێکی حکومڕانی زۆر خراپمان هەیە بەم وەسفەی کە لەم بەرنامەیە و لە غێری بەرنامەکانی تر کراوە و داواکراوەوەیە کەم دەسەڵاتە دەبێت بگۆڕدرێ یان گۆڕانکاری بەسەر خۆیدا بێنێ ئەمە داواکاریەکەیە بەڵام ئەم دەسەڵاتە ئەگەر خۆی ئارەزوومە نەبێ بۆ گۆڕان و خۆی پایەکانی حکومڕانی بە شێوەیەک لە بەرژەوەندی خۆی کۆنتترۆل کردبێت کە هاوڵاتی ئاسایی لە ڕێی خەباتی مەدەنی و نتوانێت گۆڕانکاری بکە ئەی دەبێت چی بکەین ینی ئایا فعلی بەنابەری نەبەر شۆڕش و ڕاپەڕین بۆم گۆڕانکاریانە بار شێوەیەک لە شێوەکان ئەگەر ئێستا ئەگەر تێبینیمان کردبێت لە ساڵانی ڕابردوودا بەلایانی کەمەوە هێزە معارەزەکان لە بینی خۆیان زۆرێک لە تەباییان تێدا بوو لێک تێگەیشتنێک کە بوواتە بە دیوێچکە ئەگەر تۆ لە یەک کات ناتوانانی سەیری دوو یاری بکەیت یعنی لە ڕابردوودا هێزێک هەبوو لە دەرەوە یەکێتی و پارتی و یەکێتی و پارتی هەبوو ینی ئومێدێک هەبوو لەلایەن خەڵکەوە کە ئەم هێزانە لە بەرامبەر بە یەکێتی و پارتی ئەکتیڤن و بە بەلایانی کەمەوە لە ڕوو ڕاگەاندنەوە زۆڵێک دروست ببوو بەڵام ئێستا وای لێ هاتووە زوومی خەڵک لەسەر ئەو ناکۆچەیە و وردە بێ ئومێدی لە بەرامبەر بە هێزەکانی دەرەوە یەکێتی و پارتی ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بووندایە ڕۆژ بە ڕۆژ نیگەرانی شەقام زیاترە کەواتە خەرەلەکە لەسداین ڕۆژ بە ڕۆژ نیگەرانی خەڵک زۆرترە لەم حکومڕانی باش ئێستا سر و دایسە بڵند تەمەنی ماوەکە حکوومەت و پەرلەمان و ئێستا و لەسەر چووە
ئەو بارودۆخان ئێستا و خراپە لە بینی پارتویەکی ئێستا و خاڵشت بۆ باز دەکەم وەتە ڕۆژ بە ڕۆژ نیگەرانی خەڵک زیاترە بەڵام ڕۆژ بە ڕۆژ ناتەبایی و لاوازی هەزە سیاسیەکان کە ڕێبەرایەتی خەڵکیان لە ئەستۆدایە لە پاشەخشەیەکی گەورەدایە کەواتە یەکەمین زار دەبێت زارێک کە بێنەوە ئەم هێزانەی کە لە دەرەوەی دەسەڵاتی یەکێتی و پارتین بە دیدگا و ڕۆکتەکەی مامۆستا زان عەبدوڕەحمانیشەوە هێوا شێوەش ئەمانە بتوانە زارێک کە تەبایی لە بینی خوان دروستکەن بۆی کە بەرەیەکی یەکگرتو و دروستەوە بەرامبەر بەم دەسەڵاتە قۆڕەخکاری کە هەیە لە هەرێمی کوردستاندا ئەمە یەکێکە لە حالەتە زەروریە گرینگەکان بەنسبەت درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و ئەمانە حکومەت ماوەکەی بەسەر چووە سەرۆکات یارە ماوەکەی بەسەر چووە موەسسەسەکان ماوەکەی بەسەر چووە بەڵام زەروری ئەم حالەتە ڕاستکەینەوە پەرلەمان بەسەر چووە چکە لە پەرلەمانەوە بڕیاری گۆڕانکاری لە حکومەت دەدرێت لە پەرلەمانەوە بڕیاری گۆڕانکاری لە سەرۆکات یاریەمەوە دەدرێت بەڵام لە ساڵانی ڕابردوودا لە ئەنجامی دوو سازش کە ئەرچی پەرلەمانەوە وازی لێ هێناوە و بە کۆمەڵی کاری ڕاگەیاندن و وەکو ڕاگەیاندن کارێک پەرلەمانتارەکان قسە دەکەن و بەکاری لاوەچیەوە خەریکی کاری سۆزدارین لە موەساتی پەرلەمانی لە ئەرکە ڕئیسیەکەی بریتیە لە یاسادانان و بریتیە لە چاودێریکردندا و دەستگاکانی تەنفیزی یاسادانان وای لێ هاتووە لەم ڕۆژانە داتایەکە بوو کە لە 25 یاسایەکە دەرکراوە یان ئەموار کراوەتەوە هەژدان حکومەت خۆی نردوێتیەوە پێی پێڕەوی ناوخۆ هەموو یاسایەکە پێشکەش دەکرێت دەبێت حکومەت ڕازی بێ پێی ینی بینێرە کەواتە بە فعلی ینی پەرلەمان یاسا دەرناکە حکومەتە یاسا دەردەکە پەرلەمان ئیمزای لەسەر دەکە چکە هەردووچیان پێکەی دەرەکەن کەواتە ئەمە دەرکردنی یاسا کە پێت وابێ لە ڕێگەی دەرکردنی یاسای باشەوە گۆڕانکاری دەکەی ئەمەیان دیلێتکە ینی بیسڕەوە لە مێشتی ئەو ئەرکە پەرلەمانیە ئی دووەمینیان بریتێ لە چاودێری دو ئەگەدار بین چاودێری من لەگەڵ چاودێری پەرلەمان و پەرلەمانتارێک جیاوازەکەی لە چدایە ئەو دەبێت کە تەلۆکی ئەو خەرزیانەی لەبەردەستا بێت کە پەسند کراوە لە پەرلەمان لە ڕێگەی پرۆژە یاسای بودجەوە بۆی بزانێت دەسەڵاتی تەنفیزی بە فیعلی چۆنی جێبەجێ کردەوە پێی ئەم یاسا و پرۆژە پەسند کراوەیە کە لە پەرلەمانە بۆ خۆ دەزانی ساڵانێکی دوور و درێژە پرۆژە یاسای بودجە ناگەڕێتەوە پەرلەمان کەواتە خەریتەی خەرزیەکانی وڵات و خەریزەی داهاتی وڵات لە ڕێگەی کۆمەڵە معلوماتەوە لێرە و لەوێ دەست دەکەوێت لەوانەیە ئەو دەستی جەنابیشت کەوێ وەکو دەستی پەرلەمانتارێکی دەکەوێت کەواتە جیاوازی لە بینی پەرلەمانتار و پەرلەمان لەگەڵ سالاگوانەکان و لەگەڵ کەناڵەکانی ڕاگەیاندن ئەو جیاوازی گەورەیان نەماوە گە تێبینیتکردن یەک ئیش دەکەن ئیشە ڕئیسیەکە ئەوەیە بۆی ئەمانش خەریکی ئیش کۆمەڵی ئیش و کاری لاوەچین ئەم بەسەرچوونە ڕنگدانەوەی ئەوەیە کە پەرلەمان دەستکەلای بینی یەکێتی و پارتیە پێکەوە درێژی دەکەنەوە پێکەوە انتخابات دەکەن نایکەن دووری دەخەنەوە ئەمە بڕاوەتەوە بۆیە گۆڕانکاری لە ڕێگەی پەرلەمانەوە بۆ ساکسازی لە ڕێگەی پەرلەمانەوە داکۆچکردنی مافی خەڵک لە ڕێگەی پەرلەمانەوە بابەتێکە کۆتایی پێ هاتووە سپاسم کاکزانە کاتمان زۆر کەمەوە بەسەم پرسیارێکتر بە کورتی یان ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ حکومڕانیەکە چی بەسەری وەسەبارەت بە کۆمەڵگاش زۆر جار بەڕێز باز لەو دەکەی سەرڕای حکومڕانی خراپەوەی کەم کۆمەڵگایە شتەوە مەسەلەی ئاین و دەستگرتنە بە ئاینی پیرۆزی ئیسلام گەر بە کورتی بێ سپاس دەکەم وڵا ڕاستێکی کاک حەکیم پێم وایە بەداخەوە حکومڕانی و حیزبی کوردی هەموو شتێکیان بە تەواوەتی دابەش کرد هەموو شتێکیان ڕەنگ کرد یعنی من وەختی خۆی بیرمە باپیرم بۆی مریشکەکانیان لەگە خەڵکی تر لێتێک نەچێ و کاتە عادە دوا بوو ئیتر هەر ماڵە و یەکێ ڕەنگی سەوزی لە قاچی مریشکەکەی ڕێز یەکێ ڕەنگی زەرد یەکێ سوور بۆی مریشکەکان تێکەڵاو نەبن بەڕاستی حیزبی سیاسی لە باشووری کوردستان ڕێگە و کۆمەڵگەیان ڕەنگ کرد لەسەر هەموو سێکتەرەکان لەسەر مەسەلەی لەسەر مەسایلی نەتەوایەتی خەڵک دابەش بووە هەندێک زۆر بەتوندی دەستیان پێوەگرت دابش بووە لەسەر مەسەلەی ژیان کۆمەڵی خەڵک کەمپی گەورە گەورەیان بۆ دروستکردن و کۆمەڵی خەڵکیش لە خانووی و قەڕ و لە خێمە و لەوانایە ژین ئەو کۆمەڵگەی خاڵی هاوبەشی نەما یعنی ئەوەی کە جارانەمان و تەستی نەتەوەیی و کوردایەتی و کورد بوون و ئەوانە ڕاستی هەمویان چڕان تاکە شتێکەوەی کە من باسێکم خاڵی هاوبەش ماوە مەسەلەی ئاینە کە خەڵک باوەڕی بە ئاین هەیە وەکو خۆشیان باسییان کرد بەڕاستی کاتێک کە دادگانیە کاتێک کە بهێزی ئەمنی بەدەست حیزبەوەیە تۆ لە کۆمەلگایەکی ئاوایە بەڕاستی ئاین ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتی خزم و ئامۆزا و خاڵۆزا ئۆمانە نهێڵێتەوە زۆر بە ئاسانی ئەوانەی کە چەکیان پێەیە لەبەرەوەی ئەمانەی کە خراونتە ناو دەستگای ئەمنی هیچی بەشێکی زۆریان خەڵکی ڕایەنراو نین بۆ خەڵک بە تیشێرتێک کە لە مەزەخانەی سەرەوەی کڕێ بە 5,000 دینار نابێتە جەنەڕاڵ نابێتە عەقید نابێتە زابط لەبەری کاو بچێ خۆی پیشاندا و کە ئەم سەربازە بەشێکی زۆری ئەمانە بەڕاستی ئاوایە بۆیە کاتێک کە حکومەکەوێتە دەزەمانە تۆ پێویستت بە چییە؟ پێویستە بۆیە ئاین هەبێ بۆی خەڵک ویژدانی هەبێ بۆیە کاتێک کە کێشەیەک بۆ من یا بۆ کەسێک کە دروستە بێ
قزم و کەس و کار و ئەوانە چەند حەقی وەرەگرن و دیفاعی لەکەن وامانە کە نایەن بەڕاستی کێشەی گەورەکەن ترسە لە کەس و کاروانە نەکترسە لە دادگا وەکو خۆیان باسییان کرد باڵێ دادگا هیچ ڕۆڵێکی نییە ئێمە واڵێن بۆیە ئێمە ئەڵێن بۆ سەرکەوتنی ئەم میلەتە بۆ پێشخستنی ئەم کۆمەلگایە ئاین زەرورەتە هەی ئەم کۆمەلگایەش گەیشتە و ئاستەی کە دادگا تایە بە تەواوەتی سەروەر بوو مافی پاراست کێشەی نەما وەکەوەی کە دکتۆر باسی کرد کاکە خۆ لە پەرلەمانی یاساش دەرکەی چێ یاسا جێبەجێیەکە باشە کەس خۆیان خۆیان ئەڵێن دادگا نییە ئەی کە یاسا جێبەجێ نەکرێت ڕۆژ یاسایە دەبکەن باشە زۆر بە کوردی چووکە کاتم نەماوە بە حکومەوەی کە بەڕێز نزیکی لە لاهور شێخ جەنگی حیزبی دەبێت لە داهاتوو لیسی دەبێ بە کورتی بێ سوپاس دەکەم ڕاستی ئێمە هەموو خەریکی ئەوەین کە بەرەیەکی نوێ دروست بکرێ خۆمان ڕێخینەوە ئەو خەڵکانەی کە خەڵکی باوەڕیان بە ئازادی هەیە باوەڕیان بە ژیانی باشتر هەیە بۆ خەڵک وردە لە چوارچێوەی بەرێک خۆمان ڕێک خینەوانێ ئەوەی کە بۆ ئێمە گرنگە بەڕاستی ئەوەیە کە ژیانی خەڵک باش بێ ئیتر ئەوەندە گرنگ نییە حیزب دروستەکرێ لیست دروستەکرێیان نا بەڵام ئەم جۆرە فشارە مەدەنیانە قسەکردن لەسەروانەی کە ڕووەدا بەردەوام بێ و لە ئایندەش ئینشاءڵڵا هەنگاوەکانە بینن سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ هەردوو وڵاتان بۆ کاک زان عەبدوڕەحمان پەرلەمانتاری پێشووی کوردستان لە بەرتانیا و دکتۆر کامران بابانزادە مامۆستای زانکۆ سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ